هونەرمەندی کورد عدالت گەرمیانی ڕێکخەری تایبەتمەندی گەشەپێدانی هونەری و کەلتوری لە نێوان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهاندا و هەروەها بەریوبەری ڕێکخراوی ئارت ڕۆڵ ئەو ڕۆمیوانی دەنگی ئەمریکای زۆر زۆر سپاس بۆ هاتنی جەنابەت بۆ استودیۆکەمان. دەزانم کاک عدالت جەنابەت داوەت کرایی بۆ چالاکی هونەری کە لە مامە کۆنفرانس بەڕێوەی خستووە. حەزەکەم باسی ئەو کۆنفرانسەمان بۆ بکەیت. سەردانی من بەردەوامبوونی ئەو چەند سەردانی پێشووترێکە بۆ شیکاگۆ و بۆ با بڵێن لۆس ئانجلس و جێگای تری ئەم وڵاتە. ئەم کۆنفرانسە لەسەر با بڵێن کارکردن بەیەکەوە بە شێوەیەکی لە جیهاندا بە شێوەیەکی گشتی یاخود کارکردن لەسەر ئەوەی کە چۆن بتوانی ئاشتی دروستکەی بە تایبەتی لەو جێگانەی کە با بڵێن جەنگ کاریگەری خراپی بەسەرەوە دروست کردووە. بەڵێ ئەوە دوو ڕۆژە لێرە لە نیویۆرکی هەربەت ئێمە لە بیرۆی دەنگی ئەمریکا لە نیویۆرکی نیستە. بەڵام وا بزانم سبەینێ نورەی جنابتە لە کۆنفرانس قسە بکەیت لەسەر ئەوەی سەر لە نوێ ئاوادانکردنەوەی کۆمەلگا دوا بە دوای شەڕ و تونوتیژیە. من باز لەسەر ئەو پرۆژێکتە ناکەم کە بۆ ماوەی چەند ساڵێکە لە نێوان بریتانیا و ئەمریکا و عێراق و کوردستانی عێراق بەڕێوەمان بردووە. باز دەواکەینەوە کە چۆن کۆمەڵگایەک دوای کە جەنگ کاریگەری خراپی بەسەرەوە ئەبێ و یاخود جەنگ بە شێوەیەکی زۆر داڕوخان و داڕمانی تیا دروست دەکات چۆن کۆمەڵگا دروست دەکرێتەوە. باس لەوە ئەکرێتەوە لە هەموو ڕوویەکەوە لە ڕۆژ کۆمەڵایەتی و بەڕادەی سەرەکی ئەمجا لە ڕێگای فەرهەنگ و ئەدەب و ئابووری و هەموو بوارەکانی ترەوە. من باس لەو بواری هونەری و فەرهەنگی و پەروەردەیی ئەکەم بە شێوەیەکی گشتی کە چۆن هونەر یاخود کەلتور پەروەردە دەتوانێت ڕۆڵێکی زۆر سەرەکی هەبێت بە تایبەتی لە ئەمڕۆی لە سەردەمی ئەمڕۆدا کە لە هەمان ئاشکرایە ئێستای جیهانگیری و ئێستای پێناسەکردنی جەنگ و پێناسەکردنی ئەو حاڵەتی با بڵێن نەحاڵی بوونەکە بە تایبەتی لە نێوان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیای وڵاتانی ئیسلام و وڵاتانی ڕۆژاوادا هەیە ڕۆڵێکی گەورەی هەیە بۆ دروستکردنی تێگەیشتنێک لە نێوان ملەتەکانە نزیکردنەوەیان لە یەکتر دروستکردنی پلاتفۆمێک بۆ دایەلۆگ بۆ قسەکردن بۆ ئەوەی خەڵک تەنها پشت نەبەسێت بە کۆمەڵێک سەرچاوی دیاری کراوە. بەڵێ جنابەت باس لە کۆمەلگا دەکەی ئەو کۆمەلگانەی کە شەرتیا بووە هەلبەت شەڕش کۆمەلگا وێران دەکا مەبەستی کۆنفرانسەکان مەبەستی ڕێکخراوەکاتان و مەبەستی ئەوەی شانۆی بێسنووریش پێم وایە هەر وایە کە سەر لە نوێی کۆمەلگا ئاوادان بکردنەوە. مەبەست چ کۆمەلگایەکە؟ من بە شخصی باسی خۆمم کرد باسی بەشداربوونی خۆم کرد کە من باز لەو پرۆژێکتانی خۆماکەم کە تایبەتمەندن بە عێراق و کوردستانی عێراق و ئەمریکا و بریتانیا و چەند وڵاتانێکی تر. بێگومان ئەم کۆنفرانسێکی نێودەوڵەتیە لە زۆربەی هەر زۆری وڵاتانی دنیاوە خەڵکانی پسپۆر بانگەشکراون و پەناڵی جیاواز و بگرە دەقی شانۆ و دەقی فیلمی دۆکۆمنتاری لەسەر وڵاتانەی کە جینۆسایدیان تیا کراوە کە چۆن هونەر ڕۆڵێکی گەورەی هەیە بۆ ئەوەی کە خەڵک جارێکی تر هیوا و ئاوات و با بڵێن توانایتیا دروستکرێتەوە کە بتوانێت خۆی دروستکە بەڕادی سەرەکی دیسانەوە وڵاتەکەی دروستکاتەوە. نمونونەکانیش ئەمڕۆ لای هەمان ئاشکرایە عێراق یان ئەفغانستان ئەم وڵاتانە سەرچاوەن بۆ یاخود بوون بابەتێکی زەقن. باشە ئارمانجەکەتان چییە؟ چ خەڵکانێک ئارمانجی ئێوەن؟ یعنی ئێوە کارێکی هونەری دەکەن کارێکی شانۆی دەکەن کارێکی بزاوێکیان چارەیەکێکی هونەری دەکەن لە شوێنێک لە پایتەختێک لە شارێک ئەو خەڵکانەی کە دەتانەوێ پێیان پێ بگەینن چێن چ کەسانێکن خۆی مەبەستەوە حکوومەتەکانن
طيب هنرمند وروشنبيران یان خەڵکی ئێمە من بە تایبەتی باس لە ڕێکخراوەکی خۆمان بکەین ئێمە لەگەڵ دامەدەستگای حکومی و ناحکومیشە هەر کارەکەین ئامانجی سەرەکی ئێمە وەکو باسمان کرد کە بتوانین لە پەنای ئەوەی کە سیاسیەکان یاخودەوەی کە جەنگ یاخودەوەی کە ئابوووریە باری ئابووری و نەتوان وەکو پێویست ڕۆڵی خۆیان ببینن لەو کۆمەڵگانەی کە وێرانن دوای جەنگ هونەر کەلتور بتوانێت لەلایەکەوە ڕۆڵێکی سەرەکی هەبێت لەبەرەوەی تۆ هیچ ئەجندەیەکت نییە ئەمەش زمینەیەکی باش لەبارەکات بۆ ئەوەی تێگەشتێک دروستکات بۆ ئەوەی زمینەیەک بێنێتە ئاراوە خەڵک بتوانێت بەیەکەوە کۆبێتەوە بەیەکەوە ئەزمموی یەکتر بەشدار بن کەڵک لە یەکتر وەرگرن ئێمە ینی نمونەی زۆر بە کورتی باسی بکەم نمونەمان پێ من بۆ نمونە ئەمە چەندین کەسمان بانگێش کردووە لە عێراق لە کوردستانی عێراقەوە بۆ وڵاتی بریتانیا کۆنفرانساتیان بردە بڕێوە سەردانی زانکۆ و کەلەرەکانیان کردووە سەردانی ڕێکخراوەکانیان کردووە کاریان لەسەر شار کردووە کاریان سوودیان لە وڵاتە پێشکەوتو وەرکردووە بە هەمان شێوەمە چەندین وەفد کە ئەکادمی و هونەرمەندی بەناوبانگ و خەڵکی پسپۆریتیا بۆ بردومانە بۆ کوردستان کە لەوێ بتوانن کەڵک بگێنن بۆ با بڵێن کۆمەلگا لە هەمان کاتە ئێمە دۆنیشنمان کردووە هاوکاری پەیمانگا و هاوکاری ڕێکخرا و گەلەرەکانەوانی کە هەیە کردومانە لە ڕووی هەندێک بابەتەوە یاخود هەندێک مەوادمان بردووە لێ بتوانین کە زمینیە لەبار بکەین ئەو بۆشایی کە هەیە هیچ نەبێ بتوانین شتێکی لێپڕکەینەوە یاخود بتوانین دەرفەتێک دروستکەین هێزەکانی ئەوێش کە مەبەستم لە هێزی ڕۆشنبیران لە بواری هونەر و بوارەکانی ترا بتوانن دەرفەتیان بۆ دروست بێ و دەنگی خۆیان بگەین بە دەرەوە ئەمیش چەنەڵێکی ترە بە تایبەتی ئەگەر ئێمە باسی کورد بکەین لێرە ئەوەی لەلای ئێمە ئاشکرابێ ئەمڕۆ کوردستانی باشوور کوردستانی عێراق لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و سنوورێکی دیاریکراوی هەیە بە حکمیەوەی کە تۆ بەشێکی لە وڵاتێکی تر بەڵام لە ڕووی فەرهەنگ و ئەدەب و هونەرەوە تۆ هیچ سنوورێکت نییە ئەتوانی زۆر بە ئاسانی دەنگی خۆت بگەنی بەدەرەوە بەداخەوە تاکو ئێستا بەڕای شخصی من بە پێی شارەزایی بە پێی ئەوەی کە من لەناو کوڕ و کۆمەڵی نێودەوڵەتیە کارەکەم ئەوەیە تایبەتمەندیەکەم ئەوەیە کورد تا ئێستا لە چوارچەوەی کاری کۆمیونیتی نەهاتە دەرەوە بۆ نمونە من ئەمڕۆ کوردێکم نەبینی حوزوری لەم کۆنفرانسەیە هەبێت ئەو فیلمە دیۆکومنتری باسی جۆنۆسایدی چەندین وڵاتی کرد باسی کوردی نەکرد کورد ئەمثالی هەیە هەڵەبجەی هەیە دەیان کارەساتی هەیە ئەمە ئەرکی با بڵین ڕێکخراوەکە یعنی کۆنفرانسەکەیە کۆنفرانسی لە مامەیانش ڕێکخراوەتان بخۆی من بە تایبەتی باسی ئەوەی ئاچۆڵم کرد بەڵام بێگومان ئەمە خاڵێکی کوێ لە نێوان ئێمە لە نێوان کۆنفرانسی لە مامە کە فێتەوە داوت بۆدە بێ سنوورێ با بڕێوە کە ئێمە زۆر بە هەمانگی کارەکەین بۆ نمونەوەی زیاتر ڕوونی بکەمەوە ئەم سەردانەی منە تەنها بەست کۆنفرانسەکە نییە من لە دقێکی شانۆی بانگێش کراوم کە بە ناوی No Place Called Home لەسەر و پەنابەرانی عێراقن کە لە جەنگە ڕایان کردووە ناوی ماڵ ینی تۆ جێگایەک نییە ماڵی بە ماڵی خۆتی بزانی ئەمە لەسەر و پەنابەرانن کە لە دوای 2023ەوە بە حکمی شەڕی ناوخۆ و وڵاتیان جێشت ئەم دقەش لە ئەردەن و لە سووریا و لە بەنان نمایش کراوە لە ئێستاوە لە وڵاتەکان وڵایەتەکانی ئەمریکایشان نمایشەکرێت جامە میوانی تایبەتی ئەم دەقەم لە کۆنفرانسێکە و هەروەهاش بە کۆمەڵێک کاری دەف و کاری دەنگەوە بەشدارە بم لە هەمان کاتیشە من بەرنامەم پێەیە ئەم بەرنامەی ڕێکخراوەکەی خۆم پێەیە لەگەڵ حکوومەتی هەرێمیش و لەگەڵ چەند دەستگایەکی تر و نەتۆی کردەکانشە باسم کردووە کە 5 ساڵە ئەم بەرنامەیە بە مناقەشە ئەکەین باس و گفتوگۆی لێوە ئەکەین کە چۆن بتوانین بە هەمانگی کار بکەین بەیەکەوە کە چۆن بتوانین ئەو پردەپەیوەندیە زیاتر بەهێز بکەین ئەمە بابەتەکە تەنها پەیوەست نییە بە کوردستان و بە عێراقەوە پەیوەستە بە ئێرشەوە لە بەرەوەی پەبلیکی ئەمریکایش و وڵاتانی ڕۆژئاواش پێویستیان بەوە تا تێ بگەن لە وەزعی ئەوێ و لە باری ژیانی ئەوێ و بە تایبەتی ئەو وڵات و خاکێکی ئێمە لێوە هاتوون لە ڕووی فەرهەنگ و کەلتورەوە دەوڵەمەنە پێگەیەکی مێژووی زۆر بەرفراوان و دوور و قوڵی هەیە کاک عدالت حەزەکەم بزانم جناب هونەرمەندی لە چ بوارێکە شخصی خۆم من زیاتر شێوەکار بەڵام شێوەکارێکی عادە بڵێت تەقلیدی نیم من کاری پرفۆمانسەکەم
کاری ئینستەلیشنەکەم ئەمانە فۆرمی تازەن میدیای تازەن پێوتە کۆنسپشەل ئارت هوەری مەفاهیمی و هەروەهایش میدیای تازەیە کە زیاتر لە چارچێوەی هوەری هاوچەرخە کۆنتمپۆری ئارت کارەکێت لە هەمان کاتە من کاری ئەکسپریمەنتەڵ میوزیکەکەم کار لەسەر دەفەکەم لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندە کە ئەوان بە تەکنۆلکترۆنی کارەکەن خزمایەتێک لە نێوان ئەو دەفە کە ئالەتێکە مێژوەیەکە ڕێتەوە بۆ چەند هەزار ساڵێک لەگەڵ تازەترین دەقی تەکنۆلۆژیا و بەرهەمی مرۆڤایەتی چۆنم خزمایەتیە دروستەکرێت چۆن دەف لە دەرەوەی مۆسیقا ئەتوانێت وەکو دەنگ حزورێکی تری هەبێ لە فۆرمێکی تازەتری هونەرە. كيف عادل زور سباس زۆر سپاس بۆ جەنابەت.